بەناوی خی گەورە و بەخشندە و میرەبان بەڕێزان خۆشەویستان ئەمن خۆگرم خۆشحاڵم لە تازەترین وانەی فێرکاری ئەدۆب فۆتۆشۆپ لە خزمەت ئەوەی بەڕێز و خۆشەویستە جار بەجا خەریکە دەرێم ئەدۆب ئافتەر ئیفێکت چونچێت تا لێ ڕادەین سەرەتای وانەکانی ئەدۆب فۆتۆشۆپە بەڕێزان خۆشەویستان ئەم فێرکاریانە وانەی سەرەتایی و بەیسکن بۆ هەر کەسێک کەوا دەیەوێ بێتن بۆ نێو دنیای گرافیک دیزاین هەروەکو پێشتریش ئاماژەمان پێدا باشترین کار ئەوەیە لە مەرحەلەی یەکی گرافیک دیزاین دەست پێ بکە کە ئەویش بەرنامەی ئەدۆب فۆتۆشۆپە بەڕێزان کاتێکە ئێمە بەرنامەی ئەدۆب فۆتۆشۆپ دەکەینەوە کلیکی لەسەر دەکەین ڕوبەڕووی ئەم واجهەیە ئەم ڕووکارەی ئەدۆب فۆتۆشۆپ دەبین وانەی ئەمڕۆمان باس لە چۆنێتی کردنەوەی فایلێکی نوێ یان دۆکۆمنتێکی نوێ یان پرۆژەیەکی نوێ دەکەین لە ئەدۆب فۆتۆشۆپدا وهروەها ئەگەر زیاتر چونێ نێو قوڵایی باسەکەمان ئەوە باسی توڵێکی تری تازش دەکەین بە ناوی توڵی موف ئەزان خۆشەویستان ئەمە چییە ئەمە واجهەی هۆمە ینی هۆم وێلکەم تو هۆم کاتێکەوە تۆ دەیت بۆ نێو بەرنامەی فۆتۆشۆپ ڕوبەڕووی واجهەی هۆم دەبیتەوە جا ئەزان خۆشەویستان هۆم برین لەم بەشانەی سەرەوە کە ئێستا هەیە لێرە پێک هاتووە کاتێکەوە تۆ دەیکەیتەوە وهروەها ئەدۆب فۆتۆشۆپ ڤێرژنی 2019 تقریبا واجهەکەیان بەم شێوەیە هەروەکو پێشترش ئاماژەم پێدا بەردەوام نوێترین ڤێرژن بەکاربێن ئێستا ئەوەی من 2019 بەس ئینشاءالله لەو زوانە دەیکەمەوە 2021 لەبەرەوەی کۆمپیوتەرەکەم تۆزێک کێشە و مشکلی تێدا بوو لەگەر ئەوەیان زۆر مرتاح بوو ئەو بەڕێزان ئەمە ئەو فایلانەیەکەوە پێشتر نکراوەتەوە بە ناوی ڕیسێنت یعنی پێشووتر کەواتۆ ئەم جۆرە فایلانت کردوەوە لێرە بە شێوەیەک لە شێوەکان دەبینێت چەند جار کردێتەوە عرض دەکا و هەروەها جۆریەتی عرضکردنەکەی ئەلێران لە هەموو فۆتۆشۆپەکان 19 20 21 هەرو بە شێوەیە بە شێوەی ثەمنێڵ لە بۆت پێشکەش بکاتن یعنی برین ثەمنێڵ هەروەکو دەبین لە یوتیوبدا ثەمنێڵەکان هەیە کورتکراوەیەک یان برین سامپڵیەکی نێو پرۆژەکەت پیشان دەدا یان بە شێوەی لیست هەتا ڕسێنت لیست کردێتەوە وەکو ناو پێش درێت 3 ساعت پێش ئێستا کردیتەوە لە وەختێک تەواو کردیتەوە 3 مانگ مەخسەرم 1 مانگ 12 ڕۆژ بەو شێوەیە و هەروەها سایزی پرۆژەکە هەت و هەروەها جۆریەتی فایلەکان چیت کردوتەوە بۆ نمونە ئێستا ئەوانە فایلی فۆتۆشۆپن PSD فۆرماتەکان PSD ئەوە PNG ئەوە جبرێن فایلێکی تری جیاوازە کە وێنەیە پێی دەگوترێت JPEG زۆرجار ئەم دەرێم GPG بەس بەخۆی جەیە باشە زۆر ئۆکەی وەروە لەم بەشەک پێ دەرێتن ئەمە بریتە لە پەنجەرەی هۆم وەروە ئەماندا بگرێتێتە پەنجەرەی لێرن کاتێکەواتەوە دەچیتە پەنجەرەی لێرن هەر پرۆژەیەک لەو پرۆژانت کردەوە ئەگەر هاتوو شڕە ئینگلیزیەکت زانی ئەوە دەتوانی هەمان پرۆژە دووبارە بکەیتەوە ئەویش بەچێ بە شێوازی ستایلێکی تازەی فێرکاریە بەڕاستی ستایلێکی زۆر جوان و نایە بە بۆ ئەو کەسانێکەوە لە زمانی ئینگلیزی شارەزانە پێویست بەیزناکە لەو فەرەزنا ئێستا ئێمە دانەیەک بکەینەوە بۆ ئەوەی زیاتر تێبگەین و پێ بگەین لە مەوزوعەکەی دانەیەک دەکەینەوە سەرپێی بزانین چۆنیە ئێستا بڵێن ئەمایان بکەینەوە یەکسەر لە نێو سترۆکت دەبێتەوە لە نێو سترۆکت دەبێتەوە وەکو وانە لەوێن دەرێ بڵێن کورتە فێرکاریەکت پێ دەڵێتن پێت دەڵێکەوە چۆنی ئەم وانەیە ئامادەکراوە و هەروەها چۆنی تۆ دەتوانین دووبارەکەیتەوە ئەلێرە دەتوانین وەکو ڤیدیۆ ئەلێرە وەکو ڤیدیۆ ترایل پێت دەرێ I suggest that you start with this image from the downloadable practice files for this tutorial. ئەمە لە ڤێرژنی 2019 ڤێرژنی 2019 یەکسەرێتە ناو توتۆریالەکەی هێدی لەگەڕی دەڕۆی فێر دەکا ئەگەر ئینگلیزی بەڵام لە ڤێرژنە نوێیەکاندا بە حەقەت کاتێکە دێتە بەشی لێرن هەر لە نێو خودی فۆتۆشۆپ دەبێتەوە لەوێن دەرێ لە بۆ هەموو نووسینێک پۆپ نووسینێک لە بۆ دەدرێت لێرە ئەوا بکە لێرە ئەوا بکە لێرە باوکە ئەو دوومەیەدا بگرە ئەوام زانین 2019 دەکەش بە هەمان شێوەیە کاتێکەوە تۆ لە هۆمی ئەگەر بتەوێت ڕیسێنتی خۆت بسڕیتەوە هیچ نەمینێتی یایدا دەتوانین بینە فایل و ئابزانەیەم لەوێن دەرێ دەچینە ئۆپن ڕیسێن لە خوارەوە کلێر ڕیسێن فایل لیستی لێ بدەین ئەوە هەموو بۆ دەسڕێتەوە بەم شێوەی لێدێتەوە کەوا ئێستا ئێمە لێرە هەیە هەروە تەیکە تووریشمانەیە تەیکە توور وەکو ئەو وایە کەوا تۆ کە نەفەرێک بێتن لە نێو مۆزەخانەیەک
پێت بڵێ یەڵە با پیاسەیەک بکەین بەنێو مۆزەخانە ئەمە بەشی ئەمێ ئەمە بەشی ئەوێ ئەمە بەشی ئەوەیە تورینجیش لە فۆتۆشۆپ و لەوانە بەو شێوەیە ئێستا بزە فێرکاریەکەیکەوە باسشم کرد بەم شێوە بوو ینی هەر فێرکاریەکبی بەم شێوەیە برێن پۆپ تێکس دێ ئێستا دەڵێ لێرە ئەمە دەست پێ بکە ینی کلیکێک لێرە بکە برێن ئەمە ناڤیگەیتری زوومە هەروەکو پێشتێش باسمان کرد ئێستا ئێمە لێرە دەستمان پێ کرد بزانین نێکستی لێ دەین دەرێ بزانین لە پاژ نێکس دەڵێتێ دەرێ وەرە ئێرە ئەمانە بەشی لێرەکانە دەتوانی ئەلێرەوەت هەپن وێنی و کلیک دەرێت چ ڕوودا کاتێکەوە تۆ ئەم چاوە دەگریتەوە بێگومان یەکسەر فۆتۆیەکە دەڕوا لێرە دیسان دووبارە دەرێ بڕۆوە نێکست بەم شێوە ئەگەر تۆ ڤێرژنە نوێیەکانت کردەوە دەتوانی بەم شێوازە تورێک بکەی بێنێ و فۆتۆشۆپدا تاوەکو بزانی چی هەیە و چنیە هەمووت پێدەکە تێکە تور ئەگەر جارێک لە جارەکان تووشی بوونیان دیتان. لێرەدا ئێمە هەمانە ئۆپن ئین براوزەرمان هەیە هەر هەر شوێنێک لە شوێنەکان کەوا تۆ ناوی براوزەر هات یعنی براوزەر کەواتە وەکو گوگل کرۆم کەوا براوزەرە یان گوگل بڵێن مایکرۆسۆفت ئەکسپلۆرەر یعنی گەڕان بلەنێ وێبدا گەڕان بۆ نێو سایتەکان لێوێن دەرێت کاتێکەوە تۆ ئۆپن ئین براوزەر لێ دە یەکسەر برێن گەڕانێکت پێ دەکا بەنێو ئەو سایتی فۆتۆشۆپی کەوا لەڕێدا برێن لێرەدا لۆد کرا یان برێن داونلۆد کرا یان دانراوە بەس وا دیارە ئێمە خەتمان نییە لەو کات و ساتە ئێستادا جا ئەم بەم شێوەیە تۆ هێدی شارەزارەبی بەڵام ئەوەی کە جێگای باس و خواسی ئێمەیە ئەوەیە کە تۆ بچی فایلێکی نوێ پرۆژەیەکی نوێ PSD لە نێو فۆتۆشۆپدا بکەیتەوە کارەکانی خۆتی لێ ڕای بکەی دێتە چێن دەرێ دەیت بۆ کرییت نیو کاتێکەوە تۆ کرییت نیویت لێدا یەکسەر دایلۆگ بۆکسێکی تازە دوێنێکی تازە بۆ تۆی بەڕێز و خۆشەویست دەکرێتەوە کاتێککە ویندۆیەکە کراوە لەوێن دەرێت تۆ دەتوانی ئەوەی کەوا تۆ مەبەستە ئەوەی کەوا تۆ مەبەستە دای بتاشی یان بڕۆیت بە دوایدا ئێستا یەکەمین باش بریتە دیسان لە ڕیسێن دیارە ینی ئاخیرەمین ڤێرژنیانە ئاخیرەمین ئیشی کارکردنی من لە چێ لە پرۆژەی فۆتۆشۆپدا شکرێک بووە بەم شێوە بۆ برێن 7 فی برێن 5 بۆ یان شتێکی لە بابەتە 7 ئێستا ئێمە دوای دەینە بەشی سەیڤەکان یانی دوایین شت دوایین پرۆژەکەوە تۆ بۆم حەزمە کردوتەوە ئەلێرە دیدانە بەدانە ڕێزیان دەکا وەکو پرۆژەی فۆتۆشۆپ وەکو فایلی فۆتۆشۆپی سپی وەرکشیتەکانی فۆتۆشۆپ ئەمەش سیف دیارە برێن ئەتو لێرە گەشتێکت سیف کردبێتن دەتوانانی لێرە پیشانت بداتەوە لێرەش نووستا سیف پرسێت ئان ئەنی فری هەر پرسێتێکەوە تۆ خەزنی دەکەی وەکو چوارچەوەیەشی ئۆریژناڵ دای دەڕاژی برێن بۆ بەردەوام ئەتوو ئیش لەسەر فایلێک دەکەی کەوا 7 فی 5 بیتنیانی برێن 7 بە 5 بی 6 بە 5 بی بەم شێوەیە خەزت کرد لە پرسێتەکان بدەینە سەری وهروەها ئەلێرەش ئێمە هەمانە چوارچێوەی داڕێژراوی فۆتۆشۆپکەوە دایتی ینی فایلەکان پێداڵێتن ئێستا ئەمە دەکەی لەسەر ئەمە بکەین ئەو لانسکەیپە بریتە لە حەزمەکەی بریتە لە 3 جاران 2 ینی ئۆندا ویدز دەکەی برێن پانیەکەی بریتە لە چێ لە 3 ئینچ و هەروەها درێژیەکەشی ئەو پرۆژەی ئەو فایلێکەوە تو دەکەیتەوە بریتە لە 2 ئینچ بەم شێوەیە بە پرۆژەی حازر ئەلێرە ئەوانە حازرکانە کاتێک سەیری ئێرش دەکەی دەبینی گۆڕانکاریە بەسەردادێت و حەجمەکان دەگۆڕدرێ وەروە لە خوارەوەش بەشی تێمپڵات هەیە حەجمی حازرکراو یان برێن پرۆژە و تێمپڵی حازرکراو ئەگەر بتێ ئیشان لەسەر بکەیت و دەستکاریەکی ئەو تۆیان بکەی بە شێوازی فری لێرە هەیە دەتوانی داونلۆدیان بکەی لە ڤێژنە نوێەکان دەتوانین تێمپڵەکانیش داونلۆد بکەی و لە خودیشی لەسەر بکەیت چاوێدا بخشێنی گۆڕانکاریێکیدا بکەیت وهروە بێشین بینە بەشی پریتینگ دیارە ئەمە تایبەتە بە بەشی پریتینگ لە پرۆشۆیە یان پۆستاتە یان هەر دیزاینێکی ئەو تۆیەکەوە شایانی باز بێ لە بۆ تو لە بۆ ترێن
کارکردن حاضرە لێ دەتوانین لێرەکان ئەکسەسی پریڤیو لێدەوی وەروە دوایش داونلۆدی بکەین ئەوانەش ئارت ئیلیستریشنە لێرەش بە هەمان شێوە یعنی ئەمانە هەموو پرۆژەی ئامادەکراوە یان سایزی ئامادەکراوە لەنێو ئەدۆ فۆتۆشۆپدا تۆ دەتوانی بە ئاساین دەست پێیان بگات و ئیشەکانی خۆت لەسەر ڕای بکەی ئەمەشیان بریتە لە بەشی وێب دیزاین و ئەوانە وەروە چەند نمونێکی لە خوارەوە هەیە دەتوانیت تۆ زیاتر شارەزابیت و وەروە ئۆپنیان بکەیت و بیانکەیتەوە ئەمەش حەزم و سایزی مۆبایلە بۆ مۆبایلەکان هەروەکو برین ئەلێرە داویەتی view all preset تەماشارەکەی جۆرەها حەزمی تێدایە لەمانەش دەتوانین view all preset لێ بدەین جۆرە حەزمی جۆراوجەری تێدایە لەوانەیە تۆ بتوانی لە داهاتوودا بۆ بەبێ ئەوەی بگەڕێیتەوە بۆ ئێرەکە حەزمێک بۆ خۆت هەڵبژێری لێرە دانەیەک لەمانە هەڵبژێری و سایزێک لەمانە هەڵبژێری و ئیش خۆتی لەسەر بکەین وەروە ئەمەشیان بەشی فیلم و ڤیدیۆیە یعنی کاتێکەوە تۆ دەتەوێت سایزێکی HD تێکستێکی HD لەسەر بنووسی بیدەیتەوە سەر تەلەڤیزۆن بۆ ژێرنووسە بۆ بنووسە بۆ هەرشتێکە دەتوانی لەم تێمپڵانەی ئێرەشکەوە ئامادەکراون ئیسیفادەی خۆت بکەی جا ئازیزان خۆشەویستان ئەوەی کەوا جێگای باخی ئەوانە چۆن بتوانین ئێمە پرۆژەیەکی وا فایلێکی وا بکەینەوە دۆکۆمنتێکی وا بکەینەوە کەوا خۆمان مەبەستمانە یانی تۆ دەتەوێت پۆستێک بە حەزمێکی دیاری کراو دروست بکەی کەواتە لێرە دەی بە خۆت دەست پێ دەکەی بۆیە پریسێت دیتێڵەکەی لێرە دەنووسی ئەلێرەش پێم وایە کاتێک پریسێتەکە نووسی یەکسەر سەیڤی دەکەی هەڵبژات و دوادەیەتەوە بەشی ڕسێت لێرە داگەنێتن هەروەکوتمان دەگەڕێنەوە سەری جا ئازیزان خۆشەویستان ئێستا ئێمە ئەلێرە برێن ئەو پرۆژێکەوە تۆ دەیکەیت تۆ بۆ نمە ئێمە بنووسین موڤ برێن موڤ تۆڵۆنیە شتێکی لە بابەتە نەک موڤی برێن موڤ تۆڵ ها WOA لێرە دەتوانێت وەکو پرسێتیش کە هەڵمامژار ئەلێرە دەتوانی درێژیەکەی یان پانیەکەی ویرد یانی پانیەکەی و ئەوش هایتەکەی یانی درێژەکەی هەڵبژێری وهروە لێرە ئایا تۆ بە پیکسڵات ئیش دەکەی یانی ئۆندە پیکسڵەفی ئۆندە پیکسڵە بیتن یاخود دەی بە ئینز ئیش دەکەی نمونە ئێستا تۆ بە ئینز دەتوانی بنووسی دە بە 15 یان دە بە 5 سایزێکی وە بۆ خۆت هەڵبژێری یان 7 فی 5 ینی سایزێک بە ئین هەڵبژێری بە گوێرەی ئیش و کارەکانی خۆت نمونە تۆ پرۆژەیەکت هەیە یان پرۆشۆرێکت هەیە یان لەوحەیەکت هەیە پێ دەڵێن ئۆندە ئینجە بۆندە ئینجەمان بۆ دروستکە لێرە دەتوانی قیاساتی خۆ دابنی بە پیکسڵیش دەتوانی دابنێت و وەروە بە سانتیمەتر و میلیمتر و پوینت و نازام ئاوینتر بەس ئەوەی کە زۆر باو بیت و ئیش لەسەر بکرێ بە دەرەجەیەک برێن پیکسڵە دوایە ئینجە وەروە دوایە سانتیمەتریشە ئەویش بە شێوێشەکان ئیشی لە سەر دەکرێت ئایا پرۆژەکەی تۆ لە ئۆریەنتەیشن جۆرە بێتن نمونە ئایا برێن ڤێرتیکەڵی بیتن یعنی بە شێوەیەکی درێژانی بیتن یان بە شێوەیەکی بڵێن پۆتریت بێتن بە پانی بێتن ینی لەوە دەتوانانی پرۆژەکەی خۆت بە درێژی بیتن یان بە پانی بیتن نمونە ئێستا کاتێکەوە تۆ دەکەیتە درێژی پانیەکەی کەم دەبێتەوە درێژەکەی زیاد دەبێت کاتێک دەکەیتە پۆتریت ئەو کاتەی لانسکەیپ دەبێت و برێن پانیەکەی درێژ پانیەکەی زیاد دەبێت و وەروە درێژەکەی کەم دەبێتەوە و ئەوەی جێگای زۆر خۆش و دڵخۆشکاریە برن ئێستا لێرە تۆ ئەگەر بتەوێ بزانی یەک ئینچ چەند پیکسڵە ها یان چەند پیکسڵ چەند ئینجە نمونە ئێستا ئێمە بنووسین یەک فی یەک یەنگ ئیزمان دەوێت بە یەک ئینچ کەواتە ئێستا ئەگەر ئێمە بمانەوە بزانین چەند پیکسڵ دەکاتن ئەوە یەکسەر دەیکێ پیکسڵ کاتێک کردە پیکسڵ یەکسەر پێت درێتن یەک پیکسڵ یەک ئینچ یەکسانە بە 72 پیکسڵ 72 پیکسل یعنی کاتێکەوە تۆ ئێستا ئەگەر ئەلێرە بنووسی 200 پیکسل یەکسەر ئەوە کۆنڤێرتی دەکاتەوە لە بۆ ئەو حەجمێکەوە تو دەتێت 200 بە 200 پیکسل ئەگەر بزانین 200 پیکسل بە ئین چەند دەکاتن وەکو حاسیبەیەک وایە کۆنڤێرتی دەکات یەکسەر پێت دەرێتن ئەوەندە دەکات پوینت ئۆندە یعنی 200 پیکسل ئەوەندە دەکاتن یان ئێستا لەو فەرزنە ئێمە یەکمان نووسی یەکسەر تۆ دەزوانی بدانین بزان پیکسل دەکاتن 72 پیکسل یەکسانە بە یەک ئینچ یعنی ئەوە شەروەکو فێرکاریەکی سەرەتایی بۆت فۆتۆشۆپ دایناوە بۆ لێک دەداتەوە کاکوڵیشنت لە بۆ دەکاتن جا ئەزیزان خۆشەویستان با ئێمە ئەوە بکەینەوە بە 7 بە ئینچ بیتن بە 5 لێرە دەبابرین ئەوە بیتن ئێستا ئەگەر دێ بەشی ڕیزەلوشن بەڕاستی لەوانە زۆر کەسەبیتن تێنەگا بەجوانی ڕیزۆلوشن بریتە لە دیقەی فایلەکەت ئایا دیقەکەی چەند بێت نمونە ئێستا ئێمە تەلەڤیزۆنمان هەیە پێی دەرێن فول HD ها چەند 1920 بە 1080 یان 1080 پیکسڵە 1000
ویزان یعنی لە هەر ئینجێک لە هەر ئینجێکی بچووک ئەوەندە پیکسڵە هەیە یعنی ئێستا کە دەرەی 4K یعنی 4000 پیکسل لێک ئینجی بەسیتەیە 4000 پیکسل لێک ئینج کاتێکەوە تۆ فۆتۆ زۆر زوونزلەکەی هەموو فۆتۆیەک لە چەند پیکسڵێک پێکاتی لەوانەیە فۆتۆوە بیتن لە 1000 پیکسل پێکاتی بیتن ئەو کاتە دیقەی جوانتر دەبینی بەس ئەگەر هەمان فۆتۆ پیکسلەکانی کەم بکەیت چارگۆشەکان ژماری چارگۆشەکانی کەم بکەیتەوە بیکەیتە 50 پیکسل ئەوسا هەمووی دەبتە مۆزەمبیق و مۆزاییک و ئەشتانە کەوا تۆ بە جوانی ناتوانی ببینی تکایە سەبسکرایبی کەناڵی بیرۆکە لەبیر مەکەن تاوەکو ژیانتان فول HD و فول پیکسل بی جا ئەزیزان خۆشەویستان ئێستا لە بۆ پرۆژەی سەرەتایی پرۆژەیەکەوە تۆ کۆمپیوتەرەکەت توانای کەمە یان بەخۆی کۆمپیوتەرەکەت HD نییە فول HD نییە بتوێ پرۆژەیەک بکەی یان پۆستێک لە فەیسبووک یان برێن شتێک دروست بکەی 72 پیکسل هەتا دەگاتە 150 پیکسلی ئەوە دەرەجەی سەرەتاییە دیقەکەی زۆر ناشیری نییەکەوە بە دیار نەکەویتن واروەها فایلەکەت پرۆژەکەش زۆر قورس نابیتن بەڵام 300 پیکسل لە یەک ئینچدا یعنی 300 پیکسل پێر 1 ئینچ ئەوە دیقەکەی لە 300 بەسەرەوە هەمووی زۆر دەبێتن دیقەچی زۆر جوانی دەبێتن حتا بەسەرکەوی دیقەکەی زۆر بە ڕەوناق دەبێت و ڕەنگەکانیشی زۆر بە جوانی بە دیار دەکەی ئەمە وەکو پەیوانەی پیکسل لێ ئێستادا ئەوەندەی بزان خراپ نییە زۆر ئۆکییان جا بەڕێزان خۆشەویستان لە خوارەوی ئێمە چمان هەیە کەلەر مودمان هەیە بە ئەمە کەم بکەینەوە بکەین 150 پیکسل کۆمپیوتەرەکەی مەژئۆندە بە خەخەنیە جا ئەزیزان خۆشەویستان ئێستا برێن لە کەلەر مودەکەکەوە هەمانە ئەمە جۆریەتی و تایپی مودی چیە کەلەرە ئەلێرەکەەوە ئەمانە عادەتەن RGB RPچینە RGB زۆرەکی ستاندەردی عالەمیە لە بۆ پیشاندانی هەموو ڕەنگەکان بەم لەوەنی بەبێ ڕەشوسپی بەبێ ئاچوغی بەبێ ئەوەی کە بڵێن بچێتەوە سەر دنیا ڕەساسی و ڕەشوسپی ئەوانە بۆیە هەر کاتێک ئیش لە سەفاری RGB کرد یانی ئەتو ئیش لەسەر ملەوەنی دەکەی شتی ملەوەن دەکەی دەشتوانی ئیز لەسەر برێن گرەی سکیل بکەی گرەی سکەل زیاتر برێن دنیای ڕەساسیە وەروە CMY کێش زیاتر لە بۆ دنیای پرێنتینگە یعنی ئەوانێکە ئیشی دیزاین و پرێنتینگ و لەو حاد دەکەن زیاتر بە CMYەکەی ئیش دەکەن لە دەرسێک لە دەرسەکان ئەگەر کات و مەجال هەبیتن باسی هەموو نظامەکان دەکەین و باسی ئەوش دەکەین چۆن لە دنیای پرێنتینگ ئیش بکەی جا ئەزیزان خۆشەویستان ئەوەی کە میم بیتن RGB-ە بیکەیسیە جا خۆشەویستان ئەمەیان RGB بوو و هەروەها ئەمەش بیتی کەلەرینگە یعنی کاتێکەوە تۆ پێشترێ ئەگەر سەیری برێن مودی ئەوانە هەمومان ڕۆژێک لە ڕۆژان منداڵبینی و ئاتاریمان کرد ئەگە باسی ئاتاری سەردەمی مایکرۆ بکەین یان سەردەمی برین ئەوە هەوو پێیان دەگۆ کوارێک و ئەوانە کەلەرینگەکەی زۆر وازح نەبوویان ئێستا ئەو گەمی کە زۆر دەکرێتن مانیکرافت لەسەر شێوازی برین هەشبیتی دەکرێتن کەلەرینگەکانی زیاتر تێکەڵ نییە زیاتر لە شێوازی مۆزاییکە لەگەڵ ئەوەشدا کە ملەوەنە یعنی بیتەکان ڕێژەی نیشاندانی ڕەنگەکانە وەکو خۆی وەروەها ڕێژەی تێکەڵچوون و تێکەڵبوون و ئاوێتەبوونی کەلەرەکانە یعنی کاتێک کە دەکەی 16 بیت ئەو کاتی ئاوێتەبوونی کەلەرەکان زۆر زیاتر دەبێتن سموزی هێلی نێوان سنووری کەلەرەکان ئەرێ بخۆم دەزانم چترێ بخۆم دەزانم بەس نازانم گوتێرەکەن یعنی کەلەرەکان جوانتر ئاوێتە یەک دەبن و لەگەڵێکتر دەخین هانی کاتێکەوە تۆ شتێک دەبینی زۆر وازحە کەلەرەکەی زۆر جوان ڕەنگەکەی زۆر جوانە ئەوە بیتی زیاد کراوە جا ئەگە دەیکێ سەر 32 بیتیش ئەوە هێشتان جوانتر و بەڕەونەقتر دەبێتن بەڵام بە شێوەیەک لەگەڵ ینی بچین برێ بەمەرجێک کۆمپیوتەرەکەی توش بەشی کەلەرنجی بەشی 32 بیت بخینتەوە ئەگە 32 بیت نەخینتەوە بەلاشەیان کەلەرنجی کۆمپیوتەرەکەت 8 بیتی بیتن یعنی ئەمە هەر نامێت زۆر لێتان قورسکەم و شتەکە لەسەر مێشی ئێوە گران بکەوێتن بەس هەشتەکەش کێشەی نییە و میم تێبگەن کە وەزعەکە چۆنە جا ئەو باگراوندێ یان ئەو ستایلێکەوە تو دادناوی ئەو پرۆژێت تو دەکەیتەوە ئایا باگراوندەکەی سپی بی واید بی یان بلاک بی ڕەش بی یعنی بەڕەش بکاتەوە یان چی بیتن باگراوند کەلەر بیتن لە بەشی باگراوند کەلەرەکە بیتن ئەوەی دابنین
وەروەها یان برێن ترانسپارنت بێ کە دەربێت و یان برێن کەستەمەک لە خۆت هەڵدەبژێری ڕەنگێک لەو ڕەنگانە هەڵدەبژێری بە کەیف خۆت کەوا بتەوێ یەکسەر فۆتۆیەکەت یان برێن پرۆژەکەت بەو ڕەنگەی دابەزیتن لە بەشی بڵاک و وایت و ئەوانش یەکسەر دەبێتە کەستەم ئەگەر تۆ دادگرت ئەوش هەروەکو معلوماتێک بیزانە. جا ئەزیزان خۆشەویستان ئێستا ئێمە دێینە سەر ئەم بەشانەی خوارەوشکەوە ماوە زۆر گرنگ نییە بەڕاستی برێن ئێستاکەوە تۆ وەکو ئەدڤانس داینایە وەکو ئەدڤانسیت ئۆپشن داینای یعنی بیزانی و نەیزانی بۆ قۆناغی ئێستا گرنگ نییە ئەمە بە شێوێک لە شێوەکان زیاتر دەبێت و بگەڕیتەوە سەر برێن مواصفاتی کەلەرینجی کۆمپیوتەرەکەت شتێک کەلەرینگێک بە ستایلی کۆمپیوتەرەکەت هەڵبژێری لاپتۆپەکەت هەڵبژێری پیسەکەت هەڵبژێری زۆر گرنگ نییە و هەروەها ئەوەش ڕێشیۆی پرۆژەکەتە بە شێوازێک حەرزی بکە ئەمەشیان ئێستادا گرنگ نییە کە بیزانی یان نەیزانی یان بیزانی دەتوانانی برێن ئەرۆژ گوتمان سیف تەمپڵی لێ بدەیت وەروە بنووسی برێن ئەلێران خۆ ناوێکی لێ بنێ بۆ نمونە بنووسیم و هەر بەو شێوەیەکەوە گوتمان وەکو سیف پریسێت دایبنیت و لە بەشی سیف پریسێت بە موف بۆت خەزم دەکاتن. جا ئێستا ئێمە یەکسەر کریەتی لێ بدەین و ناویخوای لێبینین یەکسەر ئەو پرۆژەیەکەوە ئێمە دامان ناوەکو فایلی PSD ینی هەروەکو پرۆژە چۆن لە ئافتەر ئیفێکت و وەروە لە ئەدۆ پریمێر و ئیلیستریشن و ئەو شتانە دەکرێتەوە ئیلیستریتەر لێرە دەتوانێت وەکو فۆتۆشۆپ تۆ فایلێکی سپیتێنە باگراوندی سپیت هەڵبژاردوو و هەرواتوان کارەکانی خۆت دەست پێ بکەیت لە نووسینە لە هەر شتێکە لە نێو فۆتۆشۆپدا. وەروە سەیڤیشی بکەین نمونە کاتێکەوە ئیشەکانی خۆت کرد دەی سەیڤ ئەز لێ بدەین یەکسەر بە پرۆژەی PSD فۆتۆشۆپ خەزنی بکەیت و دووبارە ئێستا هەندێک ئیش لەسەر کرد بەیانی بگەڕێتەوە ئیشی تری لەسەر بکەیت و واروە لە کۆتاییەکەیدا دەتوانی دووبارە بێتەوە سیف ئەز ئەو جارە وەکو ڕسم لە شوێنێک لە شوێنەکان خەزنی بکەیت و لە فەیسبوک و لە مەجالەکانی تر دنیای تری سۆشیال میدیا پرۆژەکەی خۆت عرض بکەیتەوە بەو شکل و شێوازی کەوا هەیە. ئێستا نمونە ئەگەری ئێمە کۆنتڕۆڵ ئێن لێ بدەین ئەو جارەیان بڵێن بۆ نمونە کاتێکەوە تۆ دەتەوێت دووبارە فایلێکی نوێ بکەیتەوە دەتوانین لە بەشی فایل لە بۆی بڕۆی یان لە یەکسەر لەسەر کیبۆرد کۆنتڕۆڵ ئێن لێ بدەیت بۆ کردنەوەی پرۆژە و وەروە بۆکردنەوەی فایلاتی نوێی فۆتۆشۆپە. نمونە ئێستا ئەگەر تۆ لە باتی وایت باگراوند بڵاکیدا بگری کریەیت لێ بدەیت ئەو جارە پرۆژەکەت لە دوو یەک دەبێتە تابێکی تر هەروەکو پەنجەرەیەکی تر دەتوانین لێرە ئیشەکانی خۆت بکەی هەموو دوگمەکانی ئێرە هەموو دنیای فۆتۆشۆپ تایبەتە بێرە کە گەڕایتەوە ئێرە هەموو دنیای فۆتۆشۆپ لێرەکە هەیەون هەرچی هێونیە تایبەتە بەم پەڕەیە. نمونە دووبارە ئەو جارە بچین لێرە لە فایل نیو لێ بدەین ئەو جاراورن تۆ بتەوێ ڕەنگێکی تریان شکلێکی تریان شێوازێکی تریان حەزمێکی تر هەڵبژێری ئەوە بۆ دەبێتەوە لە تابێکی نوێ دەتوانی لێ کادا ئیش لەسەر چەند پرۆژەیەک بکەی زۆر ئیتحادیە هیچ کێشەیەکی ئۆتۆنیە. ئێستا ئێمە بە ترانسپارنت لێ بدەین ترانسپارنتیش ببینن هیچ باگراوندێکی نییە ینی خاوەنی هیچ باگراوندێک نییە کاتەوە نووسینێک لێرە دەکەی دەیبیتە ئەدۆ پریمێریان دەیبێتە برین ئەدۆ ئافتەر ئیفێکت لەوێن دەرێ یەکسەر نووسینەکە دێتم ببێ ئەوەی هیچ شتێکی سپی ڕەشین مۆر زەرد لە پشتی بێتنەوە دەبێتە تابی نوێش و هەروە ئەومان ناو لێنە بەڵام ئەمانەمان ناو لێنە ناوە بۆیە هەروەکو ناوی ستانداردی خۆی بۆتەوە ئەلێرە. جا ئەزیزان خۆشەویستان ئەمە بە وانەکە بەو شێوە کۆتایی پێبین با بێتە وانەی سێەم لەوانەی چارەمدا پشت بەخوای گەورە دێین باسی گرنگجی موفتوڵ دەکەین لە ئەدۆ فۆتۆشۆپدا هەر هەمووی وانەی سەرەتایی بەڕاستی فرسەتێکی زۆر ناوازەیە بۆ هەر بەڕێزێکەوە دەیەوێتن بە شێوەیەکی ئەکادیمی فول ئەکادیمی فێری ئەدۆ فۆتۆشۆپ بیتن. جا بەڕێزان خۆشەویستان ئێمە هەروەها کەزایی و بازاڕی ئەوانانە ئامادە ناکەین بێگومان خوێندنەوەی زۆری لەسەر دەکەین ئامادەکاری زۆری بۆ دەکەین تاوەکو بتوانین زۆرترین زانست و زانیاری لە هەر بوارێکدا بێت لە فۆتۆشۆپ بیخەینە بەردیدی ئێوەی بەڕێز و خۆشەویست ئێوەی کورزمانی شیرین تاوەکو ئێمەش لە ئاستێکی جیهانیدا نەبڕین و بەردەوام تازەترین و جەدیدترین معلوماتمان هەبێتن لەسەر هەر شتێکەوە لە دنیا دەگوزارێ. خۆشحاڵ دەبین ئەگەر ئێوە بە کۆمنت مشارەکە بکەن و
واروها بۆمان بنووسین کە ئێستا ئێوە لەگەڵ ئێمەنە و فێرخوازی ئێمەنە بۆیە ئێمە هەمومان بێکەوە دنیایەکی ڕەنگا و ڕەنجی پڕ لە زانست و زانستخوازی لە نێو دنیای گرافیک دیزایندا دەخڵقێنین لە ماوەکانی ڕابردوودا لە گرافیک موشن لەگەڵ ئێوە بین لە ئەدۆب پریمێر و وەروە ئەدۆب ئافتەر ئیفێکت ئەم بەشانی ئاخریش دەکەینە چێک گرافیک دیزاین دوایێ تێک هەڵکێشی و تێک هەڵیەکی جوان دەکەین لە بینی هەر چوار بەرنامەی عیملاق و مێگا عیملاقی شەریکەی ئەدۆب دەتوانین شتێکی زۆر ناوازە بۆ خۆمان دابتاشین و دروستی بکەین. خۆشەویستان سەبسکرایبی کەناڵی بیرۆکە لە یاد مەکەن. تکایە عزیزان خۆشەویستانی خۆتان لە دیار ئەم وانانە کۆ بکەنەوە حەزمان لێ زۆرترین کەس ئیسیفادە لەم وانانە بکە وەروە لە کۆتایی کۆرسیشدا ئێمە شەهادەیەکی پرۆفیشنال ئامادە دەکەین بۆ ئەو ڕێزانەی کە لە تا کۆتایی لەگەڵ ئێمە دەبن و بە تەکید ئەگەر هەتا کۆتایی لەگەڵ ئێمە بن ئێوە دەبنە یەکێک لە باشترین بەکارهێنەرانی بەرنامەی ئەدۆب فۆتۆشۆپ. شەهادەکەشمان ئینشاءڵڵا نرخێکی ڕەمزی لە بڕیدا دەنین. ئینشاءڵڵا هەمتان دەبنە خاوەن شەهادەی بەرز لەم بوارانەدا تاوانێ شتێر بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەکەینەوە. ئێوە هەمیشە سەرفرازی هەموو دنیا و بن جا خۆشەویستان لێرەدا نەکوتایوانم خواتان لەگەڵ. زۆنتری یاری گەیشت یاری نازدارم کەی منداڵان لاولاو ئەڕنجلانە شەحن دەکرێتەوە پێی گۆڕنی ناوێ Hatsuni sazı, kwela hatsuni sazı. بەشێکی خۆشترین بۆ منداڵەکان بێنە ئێستا کاتی خۆشترین ساتی منداڵەکانتە ئێستا کاتی گەموو یاریە بۆ منداڵان لالا ئامادەیە بۆ دڵخۆشکردنی منداڵان لالا مستقا دەرێ هەر پەرچی دەکاتن گۆرانیش دەوە Krainy zapomnienia w głowie mnie nie mamy gdy już nie będę sam بۆم دیارە شادی بۆ منداڵم بخۆشە حەفم ببەخشە منداڵی ساوێکی من فێرە قسەکردن دەکا مێشکان بە خۆت دەکا هە قسێ بکرێتە تووتی دەڵێتەوە لاولا جوانتری یاری بۆ دایبوونە لاولە جوانتری دیاری بۆ لای هەپی بەردەیە جوانتری یاری بکە لەگە لاولاو بفەر لاولای لایە چیتی پیس ناکراتم برێ لای لایە جوانتری یاری بۆ دیهانە